سەرڕای ئەوەی کە لەلایەن بەغدای شۆڤینیەوە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە هەستی نیشتیمان پەروەری لاواز بکەن، بەڵام خۆشبەختانە مامۆستایانی خوێندنی کوردی بە گوڕوتینەوە لە ڕێگەی خوێندنی کوردی و لە ڕێگەی زانست و پەروەردەوە نەوەیەکی نیشتیمان پەروەردەکەن. بەناوی خدای بەخشندە و میهرەبان دیارە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هەوڵێکی شۆڤینی هەبوو بۆ ئەوەی کە خوێندنی کوردی لاواز بکرێ و لەناو ببرێ، بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی حکوومەت یارێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار جەنابی براگەورە کاک مەسرور بەرزانی هەموو پاڵپشتێکی خۆی وەکو حکوومەت یارێمی کوردستان دووپات کردەوە و بەکردار بەڵێنەکانی جێبەجێ کرد. دەبینین ساڵانە لەلایەن حکوومەت یارێمی کوردستانەوە بودجە بۆ خوێندنی کوردی تەرخان کراوە و ساڵانە ئەو قوتابیانەی کە پۆلی شەشی ئامادەین حکوومەت یارێمی کوردستان هاوشان لەگەڵ قوتابیانی پارێزگاکانی نێو هەرێمی کوردستان هاوشانی یەکدی خەڵاتیان پێدەبەخشێەوە. ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان لە کەرکووک ئامادەین هەمیشە چ لە ڕابردوو چ لە ئێستا و چ لە ئایندا ئامادەین هەمیشە پاڵپشتی خوێندنی کوردی بین. سەرڕای ئەوەی کە لەلایەن بەغدای شۆڤینیەوە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە هەستی نیشتیمان پەروەری لاواز بکەن، بەڵام خۆشبەختانە مامۆستایانی خوێندنی کوردی بە گوڕوتینەوە لە ڕێگەی خوێندنی کوردی و لە ڕێگەی زانست و پەروەردەوە نەوەیەکی نیشتیمان پەروەردەکەن.